یەکێتر لەو بابەتانی ئەمڕۆ گفتوگۆی لەسەرەکەی پێشانگایەکی نێودەوڵەتی بەرهەمە ئێرانیەکانە کە کراوەتەوە بێگومانەمەش لە ڕووی بازرگانی و گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لە ئاڵوگۆڕکردنی بەروبوومەکانە ئەو بەروبوومانەش بێگومان هەمە جۆرن وەرش بەشێکی لەو بەروبوومانە خۆراکە و بۆ چەندین بابەتی تری تێدایە و ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەرەوەکەین تا چەند گرنگە ئەم پێشانگا نێودەوڵەتیانە بوونی هەبێ و ئاڵوگۆڕێکی بازرگانی هەبێ لە ڕووی کەلوپەل و خۆراکەوە و هۆشیاریش هەبێ بەرامبەر ئەوەی کە ئایا لەم پێشانگایە چ شتێک سوود بە ئێمە بەخشێ بە کۆمەلگای ئێمە و چ شتێکیش ئێمەش ئەتوانین بیبەخشین بە ئەو وڵاتانی دراوسەی خۆمان گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک سروش سازانی وەکو بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکانی پێشانگای نێودەوڵەتی لە هەرێم کە بەڕێزیانە سەلالای ئێمە میوانە زۆر بەخێربێی بانی باش بێت بەخێربێ ڕۆژێکی باش زۆر بەخێر سەرەتا بە لە پێشانگاکەوە دەست پێ بکەین پێشانگاکە بیرۆکەی چێ بوو و چۆن ئێوە هەوڵتان ناکە ئەم پێشانگایە بەروبوومی ئێرانی لێرە بتوانن و لە پێشانگایەکە بۆ خەڵکی بخەنەڕ لە چوارچەوەی پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ هەرێمی کوردستانە کۆنسڵگەری کۆماری ئیسلامی ئێران بە چاودێری کۆنسڵگەری کۆماری ئیسلامی ئێران یەکەمین دووەمین پێشانگای تایبەتی کۆماری ئیسلامی ئێران کە پارساڵ یەکەمین بوو لەلایەن کۆمپانیای باشووری پارێزگای ئازەربایجانی غەربی لە میان دواب ئەم پێشانگایە سازکرا پێشانگاکە بە ئامانجی برەودان بوو بە پەیوەندیەکانی دوولایەنە لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بۆ زیاتر بەهێزکردنی ئاڵوگۆڕی بازرگانی و بۆ زیاتر بەهێزکردنی پەیوەندیە فەرهەنگی و کللتوریەکان کە لە ڕابردووە هەبووە. کاتە جیاوازی ئەم پێشنگای لە چاو ئەو پێشنگانی کە لە ڕابردووە کراوەتەوە لە هەرێمی کوردستان و بە تایبەتریش لە شاری سلێمانی چ جیاوازیەکی هەیە؟ جیاوازی پێشانگای تقریبن لە ماوەی ڕابردووە کە تا ئێستا کە پێشانگا کراوەتە هەموو پێشانگەکان تا ڕادێک بازاری فرۆش بوون هەندێک پێشانگاش بوو کە ناسانی کاڵا بووە پێشانگای تایبەتی کۆماری ئیسلامی ئێران کە زیاتر لەسەر ڕوبەری 6,000 مەتر دووجا کە پێک دێت لە 277 ژوور نزیکەی 120 کۆمپانیات هەیە بەشدارە لە هەموو بوارەکان کە زیاتر لە 15 جۆر بواری جۆرا لە پیشەسازی خۆراکی پیشەسازی کوشتوکاڵی فەرش و مۆبیلیات و کارەبای چەندین جۆر بواری کە ئەم پێشانگایە لە 1970 ئامانجەکەی ئەوەیە کە بازرگانان بتوانن پەیوەندیکی ڕاستەخۆ لەگەڵ وەبەرهێنەرە ئێرانەکان دروستکەن ئامانجی ئەوەیە کە بڵێن کاڵایەکی ناوخۆی هەرێمی کوردستان کە لە مارکێتەکان هەیە وەکو پێشانگە فیستیڤاڵی فرۆشەکان کە بوو بیێنن و ئەمە عرضکەن بۆ خەڵکی و بە نرخێکی تقریبا 100 دینار 200 دینار کەمتر بیفرۆشنەوە ئەوەیە بازرگانەکان بتوان پەیوەندیکی بەهێزتر دروستکەن لەگەڵ کۆمپانیا گەورەکانە بۆ براندین و بۆ ناسانی براندین و بۆ عەقدی گەورەی بۆ کۆنتراکتە ئەم کارە باشە بەپێی ئێوە ئەوەی کە ئێمە سنوورمان نزیکە لە وڵاتی ئێرانە و ئاڵگۆڕێکی بازرگانی شەیە لە کەلوپەلەکان و تەنانەت خۆراکیشە تا چەند گرنگی بۆ دراوە لەم پێشانگایە ئەو کەلوپەلانە نمایش بکرێت کە ئێمە پێویستمان پێێتی کوالەتی باش بێ ئەو خۆراکانە نمایش بکرێت کە ئایا توانین ئێمە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کوالەتی کۆنتترۆڵەوە ئەم خۆراکانە پێویستە هاوردە بکرێت و وەبتوانین ئێمە سوودی لێبین تا چەند گرنگی بەم بابەتە دراوە لە پێشانگەکە هەمیشە بازرگانەکان و بەرهێنەرەکان بە دوای کاڵای نوێشتی باشە بەدڵنیاوە مەسەلێکێکە لەو پلانانێک کە هەمیشە کاری بۆ بکرێت لە ئێستا لە هەرێمی کوردستانە لە 32 کاڵای بازار کاڵای ئێرانیە و ڕێژەی ئاڵۆگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان لەگەڵ ئێرانە زیاتر لە 5 ملیار دۆلارە لە ئەم ساڵە نزیکی لە 130 ئەم ساڵ ئەو پەیوەندی بازرگانی بەهێزتر بووە ئەکرێت بڵێن کە لە پێشانگەکە هەموو ئەمانە ئێمە کە ڕەچامان کردووە کۆمپانیا دەرەجێ نایابەکان و پلەیەکان بێنە پێشانگاکەوە باشترین کاڵاکان پێشکەشی خەڵکەن ئەم پێشانگانە ئەبێت هۆی ئەوەی کە جوڵێکی بازرگانی باشتر دروست بکات لە نێوان هەرێم ینی لە ناوان بازرگانەکان و وەبەرهێنەرە ئێرانیەکان بەمەش کە ئەتوانن کاڵاکان بە نرخێکی باشتر نزیکی زیاتر داخلی وڵاتکان و کاڵای باشتر و بە نوێ پێشکەش بە خەڵکەکان زۆر باشە کاتە بەگشتی ئەم پێشەنگایەکەی کراوەتەوە چەند ڕۆژ بەردەوام بێ ڕۆژانە لە کاتژمێر چەند بۆ چەنەوە بۆی ئێستا ئەگەر بینەران بینەری ئەم تەوەرە بن بتوانن ئەمڕۆ یان ڕۆژانی دواتر بێن سەردانی و پێشەنگای بکەن کەناڵی کورسات بینەری تایبەتی هەیە و کەناڵێکی تایبەتە لە ناو دڵی خەڵک
پێشانگای تایبەتی کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژی سێشەممەوە لە کاتژمێر 11 افتتاح کرایەوە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوامە. ئێمە بە بۆنێ دۆخ و کەش و هەوای کە ئێستا هەیە هەم خەڵک لە ئیمتیحانات مناڵ لە ئیمتیحاناتە خەڵک لە دەوام بکارە و گەرماشە. هاتین کاتی بەرنامەکانمان گۆڕی لە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ بۆ کاتژمێر 9 شەو تا 5 ڕۆژ بەردەوامە تا ڕۆژی شەمە تا ڕۆژی شەمە تا کاتژمێر 9 خەڵک دەتوانێت سەردانی پێش لە ڕۆی نرخەوە ڕەنگە هاوڵاتیە بێ لە کاتێکا کە ئەزانێ پێشەنگا کراوەتەوە ڕاستە خۆ بیرمان بۆ بچێ بڵین با بچین لەوێ ڕەنگە شتەکانمان بە نرخێکی هێرزانتر دەستکەوێت تا چەند ئێوە لەم پێشەنگایەدا ڕەچای ئەوتان کردووە ئەو پێداویستیانی کە بۆ ڕۆژانەی هاوڵاتی گرنگن لەوێدا بەردەست بێت و بە نرخێکی کەمتریش بێت لە چاو بازاڕەکان. من وەکو پێشتر ئاماژەم پێکرد جیازی پێشانگاکەم باسکەکەم پێشانگایە بۆچی جیاوازە لە پێشانگاکانی کە یەکەم ناساندنی براندین و توانەکانی کۆماری ئیسلامی ئێرانە بازرگانەکان کە ئێمە لە سەدا هەشتای ئەومان ناساندن لە سەدا 95 و پێشان ئەو کۆمپانیانی کە بەشداریان کردووە یەکەم جارەیەنە ناو بازاری عێراق و کە بە دوای بازار ئەگەڕێن بەشێکی کە دانرا بۆ سەردانی خەڵک ئەوەی کە خەڵک سەردانیکە کاڵای نوێی تایە شتی جیاوازی تایە و نرخەکان وەکو پێداویستی و کەلوپەری ناوماڵە وەکو هەندێک بابەتی خواردەمەنی و شیرین و شتی زۆر جیاوازی تیادایە لەبەرەوە تەوەقعەکەم شتی باش ئەو خەڵکی کە سەردان کاشتی زۆر باشی دەست بازرگانەکانی خۆمان تا چەند لەگەڵ بازرگانەکانی وڵاتی ئێرانە لەم پێشانگایە پەیوەندیان بەستەوە بۆی کە ئیتر ئاڵوگۆڕی ئەو بەرهەمانە هەبێ لە نێوانیان. ئێمە کارێکی جیاواز ئەمساڵ کە کردمان بە پلانی تایبەتمان بۆ داناوە بوو کە ئەم پێشانگای بکەین بە سنتەرێکی بازرگانی گەورە کە شاری سلێمانیکەین بە سنتەرێکی گەورەی بازرگانی لە ئێران کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ وڵاتانی عەرەبیان جگە لە هەرێمی کوردستان لەم پێشانگایە کە بەدەمەوە بەهاتنێکی زۆر باشیە بوو لە باشووری عێراق کە ناوچە عەرەبیەکانە زۆر سەردانکەرمانە بووە جگە لەوە پەیوەندیمان لەگەڵ وڵاتانی دەوروبەر زۆر کردووە تەنانەت لە لیبیا لە میسر لە ئەردەن لە چەندین وڵاتی کە سەردانیکە بازرگان هاتوو بۆ هەرێمی بۆ شاری سلێمانی تایبەت بۆ پێشانگایە یعنی کارێکی زۆر جیاوازمان بۆ کردووە. زۆر باشە کاتە کاک سروش بەگشتی ئامانج لە کردنەوەی ئەم پێشەنگایە ناو بەناو کاکرێتەوە لە هەرێمی کوردستان بەبێ جیاوازی ئامانج لە کردنەوەی ئەم پێشەنگایانە خۆی لە چیا بینێتەوە بەتەنها خۆی لەوە بینێتەوە کە بۆ هاوڵاتی بە ئەم بەرهەمانە بناستێن لە یاخود خۆی لە چی ترها بینێتەوە ئەم بابەتە. بە شێوازی گشتی کاری براندین ناساندن ئەوە ڕیکلامەوانەیە کە مەسەڵەن کاتێک کە پێشانگایەک بەشێک لە کۆمپانیەکان کێن بەشداری پێشانگاکەن بۆی کە کاڵەکانە بناسرێت لەناو خەڵکە ئەمە کارێکی ئاساییە و ئەوەی کە ئێمە کردومانە لەم پێشانگای ئەوەیە کە کۆمپانیا ئێرانەکان بێن بازرگانەکان کاڵاکانیان بناسێن ینی کاڵای ئێرانی بناسن و شتی باش بناسن و کۆنتاکتیان لەگەڵا بکەن و پێشکەوتنی هەر باش زۆرترین ئەو کاڵایانە چی و چین کە لەوێ هەیە 15 جۆری دیە زیاتر لە 15 جۆر هەموو شتێکی تایە بە کوردەکە تو بڵام هەموو شتێکی تایە لە مۆبیلیاتە لە کەرەسەی بیناسازی کەرەسەی خۆراکی کەرەسەی پیشەسازیە کەرەسەی کشت و کاڵیە پیترۆشیمیە پلاستیکە کەلوپەلی ناوان هەموویمان پێمەڵە بۆی بەشێکی بێڵێنەوە بۆی کەفتین سەردانیکەین زیاتر هەوڵ دەم بۆی کە بێن سەردان ئەو کەلوپەلانەی هاوکارانم ئێستا کە بینین لە هەموو جۆرە ئەکسسواراتێکی ڕازاندنەوە بۆ پیاوان بۆ خانمان و لە هەمان کاتیشان دێک کەلوپەلمان بینی کە ئیناو ماڵە لە ڕووی ژینگەییەوە تا چەند کار لەسەرەوە کرا کۆمپانیەکان کەمترین مادەی نایلۆن بەکاربێنن کە ئەمە گرفتێکی ژینگەی زۆرمان بۆ دروستەکەەوە پێشانگاکانی هەنگایەکە بۆی کە من بڕی ئەو بابەتە بکەین هەمووی کار لەسەر و بابەتانە بکرێت کە دۆستیشین کەن ئەمە تا چەند کۆمپانیاکە ڕەچایم خاڵیان کردو ئێمە هەمیشە مەسەن لە دنیا شتێکی بەناوی دەماند داواکاری خاصی خەڵک تۆبێ لە هەموو کاتێکە هەوڵ بۆ بدەیت و کارێکە کە زۆر پشتی پێ بەسەر ڕیسایکڵینە و کارێکیش کە ئێستا لە دنیا کاری لەسەرەکرێت بریتی لەوەی کە چۆن بتوانانی تەکنۆلۆژی تازە بەکاربێنی بۆی کە ئەو کاڵانی کە بەکار ئەهێنرێن زیاتر ژنگە پیس نەکەن دوور بنەوە ئێمە هەمیشە کۆمپانیەکان زیاتر بیریان لەم کارانە کردەوەەوە یەکێک لەو کۆمپانیانەی کە بەشداری کردێمە لە بواری کارەباییە بریتی بۆ لەوەی کە هەموو بوارەکانی بەکارهێنان بکرێت بە شێوازی بەکارهێنانی وزەی خۆر یان تەنانەت لە غەتاسی ئاوە لە مەسەلەی کاربایی ناوماڵە زۆر شتیش جیاواز کە بەکارهێنراوە لەبەرەوە هەمیشە ئەو بەشی کە پیشاندرا کە ئێستا پیشاندرا هەندێک ئەوە لە سەدا 20 پێشانگاکەیە تەنیا بۆی
هاوڵاتی سەردانی کرد خەڵکی یاسایی سەردانی کرد بتوانشتی جوانکاری شتی باشی دەستکە بەڵام لە سەدا هەشتاکە کێمە ئەمانە شتی جیاوازترە یعنی ناسانی براندی کاتە خەڵک خۆی بێ لە نزیکەوە سەیری شتە جیاوازانە بکە باشترە بەگشتی کاک سروش تا چەند هاوڵاتیانی ئێمە خواستیان لەسەر ئەوەیە کە لە کاتێکە ئەزانن یاخود ئەیبیسن کە پێشەنگایەکی لەم شێوازە کراوەتەوە سەردانی ئەم پێشەنگایە بکەن بەرەو هاتنی هاوڵاتیان بۆنەوە پێشەنگاکە چۆن بۆم چەند ڕۆژە مناڵم پێم هەر بە کاتەکەمان کورد بێت پێشانگای پێشتر کە پێشانگەکان ئەکرا فیستیڤاڵی فرۆشەکان کارێکی خراپ ڕوویان لەبەرەوەی کە هاوڵاتیان و کە نرخەکان گرانە لەبەرەوەی ئەم خەڵکە لێرەوە چ ئەو تاسوودە تا چوو هەندێک شتێک ڕی بە 100 دینار کەمتر لە 100,000 دینار خەرجیە کرد 5,000 بۆ ناگەڕایەوە ئێمە هاتی نەمە پێشانگەکان کۆمپانیا ئێرانەکان بەبێ واست و بەبێ هیچ شتێک هاتوون لێرە ئەرزەکەن کاڵەکان زۆر هەرجانە شتی زۆر نوێی لێیە و ئەوەی کە هەیە ئێمە ڕەشای هاوڵاتیانمان بە هەموو شێوازێک کردووە و ئەوەی کە ئەیناسین بە خەڵک شتی زۆر تازە و نوێ ئەمانێت لەمە دووە بازرگانی خراپ کە شتی کوالتی نزمێتە ئێرەوە بەبوونی ئەوەی بەشێک بەداخەوە بە خواستی بازرگانەکانە کەم کارێک لە بەشێکیش ئەو پەیوەندی کە دروستەکرێت لە بینی بازرگان و بەرهێنەر ئێمە هاتوین ئەمەمان کورت کردەوە بەرهێنەر مەنگاندۆ بە بازرگان کە ئەم کێشەیە نەمێنێتتر لەمە دووە ڕاستەوخۆ کاڵای کوالتی باش بگاتە دەستی دەستان خۆش بێ بە هیوایەوەی